سڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە ئیلام و بۆکان پەیوەستبوونی بەندکراوان لە زیندانەکانی خۆی و نەغەدە بە مانگرتنی گشتی بەندکراوان دەست بە سەرکردنی هونەرمەندێک و سێ شارۆمەند لە شاباد و بروجێرد سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر کۆڵبەرێکی خەڵکی مەریوان کوژران و برینداربوونی چەند کەس لە هێرشی داعش لە ڕۆژاوای کوردستان سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکانی مافی ژن لە گیلان و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرتی ئاڵمان درێژەی هەواڵەکان بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە ئیلام و بۆکان لە درێژەی مەراسمەکانی نەورۆز لە شار و گوندەکانی کوردستان ڕۆژی چوارشەممە هەشتی خاکەلێوە ژنان و پیاوانی ئازادی خواز لە شارەکانی ئیلام و بۆکان ڕێوڕسمی شکۆداری نەورۆزیان بەڕێوە برد بە پێی زانیاریەکان نزیکەی 65,000 کەس لە گوندی کارزانی سەر بە شارستانی ئیلام وێڕای هەڕەشەکانی ڕژیم مەراسمێکی شکۆداریان بەڕێوە بردووە و ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب پێکەوە ئاگری ڕزگاریان داگیرساندووە لە شارستانی بەدرە ناوەندە ئەمنیەتیەکان ڕێگەیان نەداوە خەڵکی ناوچەکە مەراسمی نەورۆز بگرن و کۆمەڵێک لە چالاکانی مەدەنیان بانکێشت و بەڵێن نامیان لێوەرگرتووە لە گوندەکانی کەرێزا خوڵاماڵێ ئاشی بوڵاقی بۆکان خەڵکی شۆڕشێر مەشخەڵی ڕزگاریان هەڵکردووە و بە دەوریدا لەگەڵ وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی شای و خۆشیان دەربڕیوە پەیوەستبوونی بەندکراوان لە زیندانەکانی خۆی و نەغەدە بە مانگرتنی گشتی بەندکراوان ڕۆژی سێشەممە حوتی خاکەلێوەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە بەندکراوانی زیندانەکانی خۆی و نەغەدە پەیوەست بە مانگرتنی بەندکراوانی چەند زیندانی دیکەی ئێران دژ بە سزای ئێعدام بوون بەندکراوانی مانگرتووی زیندانەکانی خۆی و نەغەدا وێڕای پیرۆزباییکردنی ساڵی تازەی هەتاوی لە هەموو خەڵکی ئازادی خوازی ئێران ڕایان گەیاند هەر سێشەممە هاوڕێ لەگەڵ بەندکراوانی زیندانەکانی ئێڤین قزل حەسار کرماشان خوڕاماباد مەشهەد شیراز تەورێز و ئیسفەهان دژ بە سزای ئێعداممان دەگرن و داوا لە خەڵکی ئێران دەکەن چالاکیەکانیان بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام لە ئێران پەرە پێ بدەن دەست بەسەرکردنی هونەرمەندێک و سێ شارۆمەند لە شاباد و بروجێرد محەممەد عەباس سادە هونەرمەند و گۆرانیبێژی خەڵکی شاباد و سێ شارۆمەندی خەڵکی بروجێرد لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکراون محەممەد عەباسزادە بە بیانووی بەشداری لە مەراسمی نەورۆزی گوندی شۆهان لە شارستانی شاباد لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و دەست بەسەرکراوە بە پێی زانیاریەکان بە دوواداچوونی بنەماڵەی ئەو هونەرمەندە تا بە ئەمڕۆ بێ ئاکام بووە و وەڵامێکیان لەسەر شوێنی ڕاگیرانی وەرنەگرتووە لەلایەکی دیکەوە سێ هاوڵاتی خەڵکی شاری بروجێرد بە تۆمەتی بێبنەمای بێڕێزی بە ئیسلام و پیرۆزیەکانی دین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەر و پەروەندەکانیان ڕادەستی دادگای ئەو شارەکراوە گیان لە دەستانی شارۆمەندێکی خەڵکی قەسری شیرین بەهۆی تەقینەوەی من ڕۆژی چوارشەممە هەشتی خاکەلێوە شارۆمەندێکی خەڵکی شاری قەسری شیرین بەهۆی تەقینەوەی من و پاشماوەکانی سەردەمی شەڕی ئێران و عێراق گیانی لەدەستە بە پێی زانیاریەکان ئەو هاوڵاتیە کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە لە کاتی شوانی و ئاژەڵداریدا لە ناوچەی خان لەیلی سەر بە شارستانی قەسری شیرین بە سەرمینێکی بەجێماوی سەردەمی شەڕی ئێران و عێراق کەوتووە و دەست بەجێ گیانی لەدەستاوە برینداربوونی کۆڵبەرێک لە سەقز و دۆزینەوەی تەرمی کۆڵبەرێکی ونبوو لە پیرانشار ڕۆژی سێشەممە حوتی خاکەلێوە کۆڵبەرێکی مێرمنداڵ بە ناوی پەیمان بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری باسامی سەقز بریندار کرا لە سنووری پیرانشار تەرمی سەعید سەلووسی کۆڵبەری ونبوو لەلایەن خەڵکەوە دۆزرایەوە بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی سێشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری باسامی سەقز کەوتونەتە بۆ سەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقیان لێکراوە لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێک بە ناوی پەیمان پاشنا و نادیار تەمەن 17 ساڵ و خەڵکی دیواندەرە بە سەختی بریندار بووە لە هەواڵێکی دیکەدا هەڵمەتی گەڕان لە چیای
قیسقاپان لەلایەن شاخەوانان و خەڵکی پیرانشار بۆ دۆزینەوەی کۆڵبەرە بێسەر و شوێن بووەکان نەتیجە بەخش بووە و تەرمی سەعید سەلووسی لە بەرزایە سنووریەکانی هەرێمی کوردستان دۆزراوەتەوە. تا ئێستا هۆکاری گیان لەدەستانی ئەو کۆڵبەرە دیار نییە، بەڵام ئەگەری هەیە کە بە تەقەی هێزەکانی هەنگی مەرزی کۆماری ئیسلامی گیانی لەدەستا بێت. سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر کۆڵبەرێکی خەڵکی مەریوان. دانیال مام ئەحمەدی کۆڵبەری تەمەن 17 ساڵی خەڵکی مەریوان لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 2 ساڵ زیندان 74 زەربە شەلاق و 2 ملیارد تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، دانیال مام ئەحمەدی ڕۆژی شەممە 4 خاکەلێوەی 1403 هەتاوی لەلایەن هێزە سنووریەکانی ڕژیم لە سەرحەدی قوڵقوڵەی مەریوان دەست بەسەر کراوە. ئەو کۆڵبەرە مێرمنداڵە ڕۆژی سێشەممە 7 خاکەلێوە لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 2 ساڵ زیندان 74 زەربە شەلاق و 2 ملیارد تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە. خۆپیشاندانی کوردانی ئوروپا دژ بە تورکانی فاشیست. ڕۆژی چوارشەممە 8 خاکەلێوە کوردانی دانیشتووی ئاڵمان و یونان دژ بە هێرشی تورکە فاشیستەکانی دانیشتووی وڵاتی ئوروپایی بۆ سەر کوردستانیان خۆپیشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک تورکی فاشیست هێرشیان کردە سەر بنەماڵەیەکی کوردی خەڵکی ئەفرین لە شاری برۆکسلی بلژیک و هەوڵی ئاگردانی ماڵەکەیاندا. بڵاوبوونەوەی ئەو هەواڵات دەنگدانەوەی زۆری لە نێو کوردستانیانی دانیشتووی وڵاتانی ئوروپایی بە دوای خۆی داهێنا و ماوەی 2 ڕۆژە لە زۆربەی شارەکانی یەکێتی ئوروپا خۆپیشاندان و ناڕزایەتی دژ بە چالاکی ئازادانەی تورکە فاشیستەکانی ئوروپا بەڕێوەچێت. ڕۆژی ڕابردووش کوردستانیان و چالاکانی ئەنتەرناسیۆنالیست لە شارەکانی ئاتێنی یونان هەروەها مانهایم و هانۆڤەری ئاڵمان ڕژانەتە سەر شەقام و خوازیاری ڕێگری لە چالاکی تورکانی فاشیست لەو یەکێتیە بوو. کوژران و برینداربوونی چەند کەس لە هێرشی داعش لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی چوارشەممە 8 خاکەلێوە بۆمبێک لە شاری کۆبانی تەقیەوە و بەو هۆیەوە چەند کەس بریندار بوون و لە شاری ڕەقا چەکدارانی داعش هێرشیان کردە سەر هێزەکانی سووریای دموکراتیک و 2 ئەندامی قەسەدا گیانیان بەخت کرد. بە پێی زانیاریەکان ڕۆژی ڕابردوو ئۆتۆمۆبیلێکی بۆمڕێژکراو لە یەکێک لە گەڕەکەکانی کۆبانی تەقیوەتەوە و بەو هۆیەوە چەند کەس بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. لە شاری ڕەقا چەکدارانی داعش هێرشیان کردوتە سەر بازگەیەکی پشکنین و شەڕ و پێکدادان هاتوۆتە ئاراوە. لە ئاکامی ئەو هێرشەدا 2 هێزی سووریای دموکراتیک گیانیان بەخت کردووە و چەکدارێکی داعش کوژراوە و چەکدارێکی دیکە دەست بەسەر و گەڕان بە دوای تێرۆریستانی دیکەیە و گروپە بەردەوامە. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە ئەندیمشک. ڕۆژی دووشەممە 6 خاکەلێوە کرێکارانی ڕۆژمەزد و شۆفێرانی شارەداری ئەندیمشک لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان ژمارەیەک لە کرێکارانی ڕۆژمەزد و شۆفێرانی شارەداری ئەندیمشک ماوەی 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و بە کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری ئەو شارە خوازیاری پێدانی جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ بوون. بە وتەی کرێکاران شارەداری پێش ساڵی تازە بەڵێنی جێبەجێکردنی داخوازیەکانی درابوو، بەڵام چەند ڕۆژ لە ساڵی تازەش تێپەڕیوە و هێشتا بەڵێنەکان جێبەجێ نەکراوە و بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێک بە ژیان و مەعیشەتی سەختی کرێکاران نات. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکانی مافیژن لە گیلان. بەیانی ڕۆژی چوارشەممە 8 خاکەلێوە دادگای گشتی و ئینقلابی ڕەشت بە سەرۆکایەتی قازی مێهدی ڕاسخی سزای 6 ساڵ زیندانی بەسەر کۆمەڵێک لە چالاکوانانی مافیژن لە پارێزگای گیلاندا سەپاند. بە پێی حکمی دادگای ئینقلابی ڕەشت، زۆهرە دادڕەس بە تۆمەتی پێکهێنانی گروپ و تێکدانی ئاسایشی نەتەوەیی بە 9 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژ زیندان، هەروەها بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. هەروەها فرۆخ سەمیعنیە، سارا جەهانی، یاسەمین حەشتەری، شیوا شاهسیا، نگین ڕەزایی، مەتین یەزدانی، ئازادە چاوشیان و زەهرا دادڕەس بە تۆمەتی ئەندامەتی لە گروپی دژبەری ڕژیم و ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەی
هەریەکە و بە 6 ساڵ و 3 مانگ و 17 ڕۆژ زیندان محکوم کراون. لەلایەکی دیکەوە جلوە جەواهری و هومەن تاهری بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تەعزیری سزادراون. جێگای ئاماژەیە کە بەیانی 25 گەلاوێژی 1402 هەتاوی ئەو چالاکە مەدەنیانە لە هێرشی هێزە ئەمنیەتیەکان بۆ سەر ماڵەکانیان لە شارەکانی ڕەشت، بەندەر ئەنزەلی، لاهیجان و فومان دەست بەسەر کراوە. ئێعدامی 3 بەندکراو لە زیندانی تەورێز. لە ڕۆژانی ڕابردوودا 2 بەندکراوی پیا و بەندکراوێکی ژن لە زیندانی تەورێز بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون. بەیانی ڕۆژی دووشەممە 6 خاکە لێوە حکمی ئێعدامی بەندکراوێک بە ناوی عەباس ئاقایی تەمەن 36 ساڵ کە 2 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئێعدام محکوم کرابوو لە زیندانی تەورێز جێبەجێکرا. ناوبراو تەنیا سەرپەرستی خوشک و برایەکی بچووکی بووە و ڕژیم وێڕای ناڕزایەتی چالاکانی مەدەنی ئەو بەندکراوەی لە سێدارەداوە. هەروەها ڕۆژی دووشەممە 28 ڕەشەمەی 1402 هەتاوی یاسین زولفەقاری و هاوژینەکەی کە پێشتر لە شاری جوڵفا بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئێعدام محکوم کرابوون لە زیندانی ناوەندی تەورێز لە سێدارەدراوە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرتی ئاڵمان. ڕۆژی سێشەممە حوتی خاکە لێوە کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی ئاڵمان بە کۆبوونەوە لە شاری فرانکفۆرت پشتیوانی خۆیان لە بەندکراوانی مانگرتووی زیندانەکانی ئێران دژ بە سزای ئەعدام دەربڕی. هەر سێشەممە چالاکانی سیاسی دانیشتووی وڵاتی ئاڵمان هاوڕێ لەگەڵ بەندکراوانی مانگرتوو لە زیندانەکانی ئەڤین، قزلحەسار، کرماشان، خوڕەمابات، خۆی، نەغەدا، مەشهەد، شیراز و ئیسفەهان کۆ دەبنەوە تاکو و دەنگی ناڕزایەتی خۆیان لە ئاسشەپۆلی ئەعدامی بەندکراوان لە ئێران بە گوێی جیهان بگەێنن. بەشداربوونی ئەو چالاکیە بە بەرزکردنەوەی وێنەی ئێعدام کراوان و ئەو کەسانەی مەترسی ئێعدامیان لەسرە دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری ڕاگررتنی سزای ئێعدامە. دوا هەواڵمان سەبارەتە بە چالاکی ژنانی ئەفغانستانی دژ بە حکوومەتی تاڵبان. ڕۆژی چوارشەممە هەشتی خاکە لێوە کۆمەڵێک لە ژنانی ئەفغانستانی لە ناڕزایەتی بە زیندانیکردنی مونیژە سدیقی لەلایەن حکوومەتی تاڵبانەوە کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان محکەمەی حکوومەتی تاڵبان مونیژە سدیقی چالاکی مەدەنی خەڵکی کابولی بە بیانووی دڕاندنی وێنەی مەلا هەیبەتوڵڵا ئاخونزادە بە 2 ساڵ زیندان محکوم کردووە. بە وتەی چالاکانی مەدەنی ئەفغانستان مونیژە لە ماوەی 6 مانگ بەندکرانیدا ئەشکەنجە دراوە و کۆمەلگای جیهانی لە ئاسپێشێلکاریەکانی تاڵبان بێدەنگیان ڕاگرتووە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیاوڵەکانتان پێشکەشکرا. فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی خۆ.